کوردستان لە گەمەی ڕێککەوتنەکاندا لە دنیای نوێی سیاسەتدا کە فرەیی دەبێتە بنەمای سەرەکی چۆن جیاوازیەکان سەلمێنەری دۆخی ساخلەمی سیاسەت پیشانەدەن ئاوەش ڕێککەوتن لەسەر بنەمای بەرژەوەندی هەمەلایەن دیسان کارێکی چاوەڕوانکرا و پەسەندە ئەگەر بێت و ئەم ڕێککەوتنە بۆ دژاتیکردنی لانێکی دیاریکراو نەبێت بەداخەوە لە نەریتی سیاسەتکردنی ئێمەدا ئەو پنتە تەندروست و باشانە کەم دەبینینەوە کە ڕێککەوتن توانیوێتی دوو هێزی جیاواز لە تێڕوانین و فەلسەفەی کارکردندا بگەێنێت بەیەک و خاڵی هاوبەشیان بەشی ئەوە بکات کە بۆ ئامانجێکی ڕوون و ئایندەیەکی باش پێکەوە ڕێککەوتن بکەن بە پێچەوانەوە مێژووی سیاسی ئێمە لەم جۆرە ڕێککەوتنانەی زۆر تێدایە کە بۆ خەنجەر وەشاندن لە پشتی یەکتری کراوە و کاریگەری زۆر خراپیشی هەبووە هەر بۆیە متمانەکردن بەم ڕێککەوتنانەی دەکرێن ئاسان نییە نەک هێزە سیاسیەکان تەنانەت هاوڵاتیانیش چونکە ئەزمونێکی جوان و بەرجەستەی سیاسیان نەدیوە بۆیە زۆر بە زەحمەت دەتوانن بەڵێ بۆ ئەو ڕێککەوتنانە بکەن و لە سەرەتاوە بە شتێکی ئەرێنی بزانن لەلایەکی تریشەوە ڕەنگە لە ڕابردوشدا ڕێککەوتنی باش کرابێت و ئامانجی باشیشی تێدا بوو بێت بەڵام لەسەر ئەرزی واقع نەیتوانیوە دارێک بخاتە سەربەردێک هەر بۆیە ئەگەر گومانیش لە ڕێککەوتنەکان وەک ناوەڕۆک نەکرێت و بە باش بناسرێن ئەوە گومان لە باش جێبەجێکردنیان دەکرێت لە ئێستادا و تازەترین ڕێککەوتن بریتیە لە ڕێککەوتنی یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕان ئەم ڕێککەوتنە دوای ململانەیەکی سەختی سیاسی و ئیداری و کۆمەڵاتی دێت کاتیایدا ئەم دوو هێزە وەک دوو ڕکابەری سەرەکی یەکتر دەرکەوتون ڕێککەوتنەکان بەڕواڵەت زۆر ئەرێنیە و دەتوانێت هەندێک ئیزافەی سیاسی دروست بکات بەمەرجێ توانای جێبەجێکردنی خاڵ و بەندەکانی زەمانەت بکرێت ئەوەی تریشی کە دەمێنێتەوە دەبێت ئایندە وەڵامی پرسیارەکان بداتەوە و هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش شایەتی باشی و خراپی بۆ بدەن ئێمە ماوەیە کە کۆبوونەوەی دوو قۆڵیمان دەست پێ کردووە بۆ دراوسێکردنی بارودۆخەکەی هەرێم و قەیرانەکان و ئەو کێشانەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە لە عێراقا هەیە لە ناوچەکە هەیە لە زۆربەی مەسەلەکانە بۆچوونەکانمان وەکو یەکوان لەبەرەوە بڕدارماندا کە بەرنامەیەکی سیاسی ئامادە بکەین کە هەردوو لامان لەسەری ڕێبکەوین و ڕێکەوتنامەیەکی سیاسی ئیمزا بکەین بۆ بەڕێکردنی ئەم بارودۆخەی ئێستا و دۆزینەوەی چارەسەر بۆ کێشە و قەیرانەکانی هەرێم و عێراق و ناوچەکە ئێمە پێمان وایە ئەم ڕێکەوتنەی ئێمە ئەبێتە هۆی کاراکردنەوەی کاری سیاسی لە هەرێمی کوردستان و چەسپاندنی دیموکراسی شەفافیت لە بڕیارەکانە لە داهاتەکانە لە دۆزینەوەی چارەسەری گونجاو بۆ کێشە و قەیرانەکان دیارە هەمووان دەزانین ئێستا هەرێمی کوردستان بە دۆخێکی زۆر نالەباراتی ئەپەڕێ ئەم لە ڕووی سیاسیوە ئەم لە ڕووی ئەو قەیرانە داراییەوە کە هاتوۆتە پێشەوە ئیمڕۆ میلەتەکەمان زیاتر پێویستی بە یەکێتی و یەکریزی هەیە و نزیکبوونەوەی لایەنە سیاسیەکان هەیە و ئەمڕۆ لە سلێمانیە یەکێ لەو لایەنانە کە گۆڕانە کە قاعدەیەکی جەماوەری و تەنزیمی خۆی هەیە و پێشتریش بەشێک بوون لە یەکێتی کە لە یەکێتی جابوونەتەوە بە ضرور زانرا بۆ ئەو دۆخەی ئێستا ئەم نزیکبوونەوە بکرێت بۆ ئەوەی کە بتوانین لەگەڵ هەموو لایەنەکانی تریشا گفتوگۆ بکەین و هەوڵ بدەین ئەو دۆخی کە ئیمڕۆ لە هەرێمی کوردستانە ئەو ناکۆ سیاسیانەی کە هەیە چارەسەرێکی بۆ بدۆزێنەوە چارەسەری بکەین و ببێتە هۆی ئەوەی کە یەکێتی و یەکریزی میلەتەکەمان پارێزین و تاکو بتوانین هەنگاوی زیاتر بنێن و بە تاکید هەموو یەکێتی و یەکریزیەک لە ناو کووردا موقفێکی بەهێز ئەدا بە میلەتەکەمان چ لە دەرەوە و چ لە ناوە بە تاکید بۆ ئەوەمان کردووە کە دۆخی هەرێم باشکەین ئەوەمان کە کردووە بۆ ئەوەمان کردووە کە ئێمە بتوانین ئەو دەوری ئەساسی و سەرەکی ببینین لە چارەسەری هەموو کێشەکان لە نزیک بوونەوەی لایەنەکان و لە جارێکی تر گەڕانەوە بۆ سەرمێزی گفتوگۆ و دانیشتن و چارەسەرکردنی هەموو کێشەکان و کاراکردنەوەی پەرلەمان و حکوومەت و هەموو کێشە اقتصادی و سیاسەکان کە هەیە لە کوردستان تەبەن بە بڕوای ئێمە ڕێکەوتنامەیە دەستپێکێکی باشە بۆ تەبایی سیاسی لە هەرێمی کوردستان ئێمە باوەڕمان وایە هەرچی ڕێککەوتنێک لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان هەیە ڕێککەوتنامانە چ دوو قۆڵی چ زیاتر بێت دەستپێکێکی باشە بۆی هێز و لایەنە سیاسیەکان بەیەکەوە هەمەمە هەنگاوێک بێ بۆ جێڕانەوەی تەبایی سیاسی و سەرەتایەک بێ بۆ
دەستپێکردنەوەی گفتوگۆکان لە هەرێمی کوردستان و دروستکردنی زیاتر تەفاهمی مشترک بێ بۆ ئەو پرسانەی کە پەیوەستن بە هەموو لایەک. ئێمە لە بیرمان بێتەوان لە هەر وڵاتێکدا کە سیستمی حکومڕانی یا سیستمی سیاسی لە وڵاتەدا کارێکی تەندروستە کە هێزوو لایەنە سیاسیەکان هەوڵدەن و چ نەزەری خۆیان یەک خەن دەربارەی ئەو پرساناوە بەیەکەوە هەنگاو بنێن تا لە داهاتوودا زۆرینەی پەرلەمانیان هەبێ و بیانەوێ بە ڕێگایەکی مەشروع و تەندروست گۆڕانکاری لە پرسە لە سیستمەکان لە سیستمی حکومڕانیە بۆ ئەو پرسانش کە ئەنەوێ بەیەکەوە چاکسازی بکەن و هەنگاو بنێن و تەفاهمی مشترەکیان هەبێ بۆ ئەو پرسانەی کە چ پرسی چارە نووسازن چ ئەو پرسانش کە پەیوەندیان بخۆیانەوە هەیە هێزوو لایەنە سیاسیەکان 2 قۆڵی 3 قۆڵی 4 قۆڵی. لەبەرەوە باوەڕمە ئەم ڕێکەوتنامەی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان کارێکی تەواو ئاساییە و تەواو هەنگاوێکی تەندروستە بە ئاراستەی دروستکردنی تەبایی سیاسی و یەکخستنەوەی نێوماڵی کورد. ئێمە سەرەتا پیرۆزباییان لە یەکەین هیوای سەرکەوتنیان بۆ خوازین ڕەنگە زیاتر بۆ یەخستنی نێوان ئەو دوو لایەنە بێت کە ئەگەری ئەوە هەبوو کە گرژی و ئاڵۆزی لە بینیانە هەر لە هەر کاتێکا دروست ببێت بەڵام ئەمە بێتە هۆی ئەوەی کە ئەو گرژیانە نەهێڵێ وەتوانن ئێمە هیواخوازین پێکەوە ئەو گرفتان و ئەو دەرگا داخراوانەی ئەمڕۆی لە هەرێمی کوردستان لەسەر پرۆسی سیاسی کراوە بێتە هۆی کرانەوەی و یەکریزی زیاتری ناماڵی کورد. هیوادارین ئیزافەی ئەوە بکا کە ئەو حاڵەتە چەق بەستویی کە ئێستا لە هەرێمی کوردستانە دروست بووە ئەو حساسیتە سیاسی و عینادە سیاسیەکان ڕابماڵێ بە منطقێکی عەقلانی زیاتر بۆی بەرژەوەندی باڵای هەرێمەکەمان تحقیق ببێ ببێتە مایی یەکریزی زیاتر و کردنەوەی دەرگا داخراوەکان و چارەسەری گرفتە هەڵپەسێراوەکان. خزمەت بە دۆخی هەرێمی کوردستانەکە بەوەی کە یەکڕیزی دروست دەکات و ئەمە ئەبێتە مایەی ئەوەی کە زیاتر ئەو دەنگانی کە هەیە داوای چارەسەری و داوای دۆزینەوەی چارە بۆ قەیرانەکان ئەکات بەهێز بێ. ئێمە یەکێک لە بڕگەکان ئەوەیە کاراکردنەوەی دام و دەستگا شەرعیەکانی هەرێمی کوردستانە و بەهێزکردنی پێگەی دام و دەستگاکان و بە کۆمەڵ بڕیاردانە بۆ دۆزینەوەی چارەسەر بۆ قەیران و کێشەکان و ئەو مشکیلانەی لە هەرێمی کوردستان و عێراقا هەیە. لەوە بۆی باسە کاتی ئێستاکەیە کە جارێ لە بینی یەکێتی و گۆڕانە خۆتان نەزانن سراعێک و ناکۆکیەک و گرم و کێشمەیەکە بوو کە لەم منطقا ئەو خەڵکەی ناومێت کردبوو. یەکێک لەوانە ئەو گرم و کێشمە و ناکۆکیانەی کە ئێستاکە لەم سنوورا هەبوو من پێم وایە ئەتوانین چارەسەری بکەین و ئەتوانین هەر لەو منطلقەوە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان کە حزبێکی سەرەکی و ئەساسیە لە هەرێمی کوردستانە دانیشتن بکەین و هەر سێلامان بەیەکەوە هەوڵ بدەین لە هەموو لایەنەکانی ترا کە بارودۆخەکە ئاسایی بکەینەوە و هەنگاو بنین بۆ بەرەو پێشەوە. هەر لەو شوێنەوە خزمەتەکە کە خۆتەزانی تەبان لە کوردستاندا لێکترازانێکی سیاسی گەورە لە نێوان هێزوو لایەنە سیاسیەکان دروست بووە. لە ڕابردووشدا هێزوو لایەنە سیاسیەکان بە قۆناغی جیاواز تەفاهماتی مشترەکیان هەبوو بۆ پرسەکان. ئێمە قۆناغێک بوو کە سێ لایەنی پێشووتری ئۆپۆزیسیۆن بەیەکەوە تێڕوانینی هاوبەشیان هەبوو بۆ کۆمەڵێک پرسی چارە نووساز و لەوڕۆ کۆمەڵی پاکێجیان ئامادە کردووە و پاکێجانە کە دواتر بە پاکێجەکانی چاکسازی ناسران لە هەرێمی کوردستان و هەنگاویان لە سندرا. بەڵام ئەو قۆناغانەی دوایی ڕەنگە بواری ئەوەی نەدا کە هێزەکانی پێشووی ئۆپۆزیۆن پاکێجەکانی چاکسازی ببنە ناو حکوومەتی بنکەفرانەی کە بەو ئومێدەوە بەشداریان تێدا کردووە بڕیار وا بوو کام حکوومەتە هەنگاوەکانی چاکسازی دەست پێ بکات چاکسازی ڕیشەی لە هەرێمی کوردستان و شەراکەتی حەقیقی لە حکومڕانێتیدا بێنێتە کایەوە بڕیار بوو کەتر دەسەڵاتی سیاسی حکوومەت بێ وەکو بەداخەوە دواتر حکوومەت نەبوو بە دەستەڵاتی سیاسی بۆ ئێمە زۆر جارە و پرسیارەی کە ڕوبەڕووی ئێمە بۆ تۆی کە بەشدارن لە حکوومەت بڵێ ئێمە بەشدارین لە حکوومەت بەڵام لە حکم و دەستەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان بەشدار نەبووین بۆ پێی کە بەشێک نەبووین لە بڕیاری سیاسی لە هەرێمی کوردستان. بۆی من باوەڕم ئەم ڕێکەوتنەش کە لە نێوان دوو هێزی سیاسیە هەنگاوێکی کێ بۆ ئاراستەیە کە ئەوان ڕەنگە بیانەوێ وەکو لە ڕێکەوتنامەکەشدا هاتووە تەبایی سیاسی ئەجێڕێتەوە یا تەفاهماتی مشترەک بۆ کۆمەڵێک پرسی کە پەیوەستە بە هەردوو لاوە لە ڕێکەوتنامێکدا خستویانەتە ڕوو. لەوێەوە کە ململانەکان کەمەکاتەوە لەوێەوە کە گرژ و ئاڵۆزیەکان ئەڕەوێنێتەوە لەوێەوە کە پێکەوە زیاتر دڵنیایی دروستەکەن بۆ جەماوەر لەوێەوە کە
ببێتە مای ئەوەی کە دابەشبوونەکان کەمتر ببنەوە ڕەنگە لەوانەوە سەرچاوە هەڵبگرێت چونکە ئەم دوولایەنە دوجار لە ئەسڵا یەک لایەن بوون ئێستا گەڕاونەتەوە بۆ باوشی یەکتری و ئەگەر ترسی هەمیشە ئەو لایەنانەی کە لە یەک جیابوونەتەوە ترسی جۆرە لە گرژی و ئاڵۆزی و پێکدادانیان لە هەر لەحزەیەکە هەیە بەڵام وەختی ئاوا بگەڕێنەوە بۆ یەکتری ئەو ترس و خەوفە دوورەکەوێتەوە و ئەچنەوە سەر ئەسڵەکەی خوان یەکێک لە بڕگەکانی ڕێکەوتنامەکە ئەوەیە پاشەوەی کە ئیعلانەکرێت و بڵاو بێتەوە و لایەنەکانە ئیبینن ئێمە ئامادەین کە گفتوگۆ لەگەڵ هەموو لایەنەکە بکەین سەبارەت بەوەی پشتگیریەکە لە ڕێکەوتنامەکە ئەبنە بەشێک لە ڕێکەوتنامەکە کاری هاوبەشەکرێت یان نە ئەوانە هەمووی کراوەیە ئێستا تەنها لە بینی ئەو دوولایە ئیمزا ئەکرێت هەروەکووتم دوایی ئامادەین کە لایەنەکانی تریش کە بیانەوێت ببن بە بەشێک لە ڕێککەوتنەکە یا شێوەیەک لە شێوەکانی هاوکاری لەلایەنی ئەوان و ئێمە وەکو دوو لایەنێ و ڕێککەوتنامە دەرگاکان کراوە ئەمە زۆر جیاوازە ئەمە ڕێککەوتنێکە کە گشتگیرە سەبارەت بە کێشەکانە بە بارودۆخی سیاسیە و ئیعلانەکرێت بڵاوەکرێتەوە و هەموو لایەکەی بینن و توانن ڕێی خوێنی لەسەر بە پارتی دیموکراتیش کوردستانیش هەست بە مەسئولیەتەکە بەرامبەر بە میلەتەکەی کە حیزبێکە تەسعیداوە فیداکاری کردووە بەتەکید ئەو ئەبێ بە پەرۆشۆ بێ بۆ نزیکبوونەوەی هەموو لایەنەکان بە یەکۆ دانیشتن و گفتوگۆ بکەن لەسەر مێژی گفتوگۆ و کێشەکان چارەسەر بکەن و تاکو بتوانێت ئەویش ئەوە بێ دەوری خۆی ببینێتەوە دەوری ئەساسی و سەرەکی ببینێ لەو مەسەلا بەتەکید یەکێتی و کۆمەڵیش دوو حیزبن لە کوردستانە وەزنی خۆیان هەیە جەماوەری خۆیان هەیە خەباتیان هەیە مەسئولیت کەوتۆتە ئەستۆیان لە حکومڕانیە لە قەراراتی سیاسیە بۆیە ناکرێ هیچ حیزبێک چ گەورە چ بچووک پشتگوێ بخەیت و یاخود مشارەکەی پێنەکەی لە پرۆسەی سیاسیە ئێمە هەدەفمان ئەوەیە مەبدەمان ئەوەیە کە هەموو لایەنە سیاسیەکان بە گەورە و بچووکەوە بە هەر کەس بە پێی وەزنی خۆی ئەرکەوێتە ئەستۆی و بەشداری بکات لەو پرۆسە سیاسیە ئێمە نابێت تەبان بەم وەکو لە ڕابردووشدا ینی زۆر جار تەبان وتمان ینی لە ڕابردوودا وا هەوا پێشنیار کرابوو کە هەرچی ئۆپۆزیسیۆن بیڵێ نەکرێت ینی هەرچی کارێک کە ئۆپۆزیۆنی کرد مەسەلەن ئەی خستە ڕوو ڕەت ئەکرایەوە ئێمە نابێت بەو شێوەیە مامەڵە لەگەڵ ئەو پرسانە بکەین حاڵەتی تەندروستەوەیە کە هێز و لایەنە سیاسیەکان ئازادن کە ڕێکەوتنامی سیاسیان هەبێ بەیەکەوە گرنگە ئەو ڕێکەوتنامە سیاسیانە لەسەر قۆرخکاری نەبێ و لە پێناوی قۆرخکردنی جومگەکانی دەسەڵات نەبێ و لەسەر حسابی بەرژۆندیەکانی گشتی نەبێ لە پێناوی بەرژۆندیەکانی گشتی بێ ئەوە خەڵکە ئەتوانێت دواتر تەقیمی ئەو ڕێکەوتنانە بکە کە لەناوان هێز و لایەنە سیاسیەکان دروستە بێ بۆیە من باوەڕم وایە تەبەن ئەبێ هەموو لایەنەکانی کە بە شێوەیەکی تەندروست سەیری ئەو ڕێکەوتنامێ بکەن و دواتر لایەنەکانی کەش ڕەنگە ڕێکەوتنیان هەبێ ئەو کاتە و ڕێکەوتنانش بە شێوەیەکی سروشتێ بە مامەڵەیان لەگەڵ بکرێت گرنگەوەی ئەو ڕێکەوتنانە بە ئاراستەی بەرژەوەندی گشتی و بە ئاراستەی خزمەتی ئەو پرۆسەی سیاسی کە لە هەرێمی کوردستان هەیە و بە ئاراستەی خەون و ئاوەتەکانی میلەتەکەمان بێت وەکو دەست بەڵام وەکو عاملێکی ئیجابی کە ڕۆڵی هەبوو بێ هەڵوێستەکانی لیستی خزمەت سەرەتای ئەم گرژی و ئاڵۆزیانەی کە دروستە بوون لەبینی ئەم دوولایەنات کە گەیشت بووە لووتکە بەڵام لیستی خزمەت و هەڵوێستەکانی بۆ ئەوەی کە ئەم دوولایەنە لە یەک نزیکاتەوە پێکەوە ناچار بن هاوکاری یەکتری بکەن یەکتری قوبوڵ بکەن و پێکەوە حکوومەتی لۆکاڵی پێک بێنن و ئەوە سەرەتایەک بوو بۆ ئەم لێک نزیک بوونەوە هەموو خاڵەکانی ئەرێنیە چونکە شەفافێت زیاد دەکات پرۆسی دیموکراسی بەرەو پێشەوە بات تاگڕەوی لە بڕیاردانە ناهێڵێت دارە بەشکردنیە ئێمە لەگەڵ یەکێتی خاچی هەرێمی کوردستانیان و لەگەڵ یەک ئیدارەیین و پێمان وایە ئەبێ حتا ئاسەوارەکانی دوو ئیدارەیی پێشووتر دەست بەجێ دەستکرێ بە ئیشکردن بۆی نەمێنێت ئێمە هیوادارین کە هەموو وزەی خۆمان هەموو توانای خۆمان نەخێنە گەڕ بۆ سەرخستی چونکە پێمان وایە ئەمە ڕێکەوتنامەیەکە کە قازانجی زۆر بە پرۆسی سیاسیە گەێنێت ئەگەر تەماشا بکەی پێش هەموو شتێک تاکی دەدەکاتەوە لە یەک ئیدارەیی و سیمای دوو ئیدارەییش نەمێنێ ڕەفزی هەموو شەڕێکی ناوخۆ شەڕی
شەڕی کورد بە کورد دەکات لە هەموو شوێنێک و لە هەموو جێگایەکە باسی ڕێفراندۆمەکە بە ناوچە دابرێنراوەکانیشەوە باسی سربەخەنگاونانیشە بۆ سربەخۆیی هەرێمی کوردستان کەوانە خاڵی جەوهری و ئەساسی سەرەکین بەنسبەتی ئەمە بیش خاڵێکی وایتیان نییە کە هەموو ئەو خاڵانی کە دیاری کراوە زۆربەی بەپێی ئەو یاسانی کە هەیە لە پەرلەمانەوە دەرچووە ڕەچاوی هەر هەمووی کراوە و هەمووی بۆ خزمەتی خەڵکی هەرێمی کوردستان و چارەسەرکردنی کێشەکان و ئینشاءڵڵا بەرەو سەربەخۆیی کوردستان پارتی دیموکراتی کوردستانیش هەمان ڕەفزەکات هەمدوو ئیدارەیەکات و هەر لایەنێک و هەر حیزبێک هەر ڕێکخراوێت چ گەورە چ بچوو بیر لەوە بکاتەوە کوردستان ببێ بە دوو ئیدارە من پێم وایە ئەوە گەورەترین خیانەتە لەبەر ئەوە من پێم وایە نییە هیچ حیزبێک لەو حیزبانە بیر لەوە بکەنەوە و بەتایبەتی پارتی دیموکراتی کوردستان مێژوویەکی هەیە لە خەبات و تێکۆشانە ئەگەر حساب بکەی لە ساڵی 1945 لە شۆڕشی ئەیلول لە شۆڕشی گوڵان بەدەیان هزار شەهید و برینداری داوە لە پێناوی ڕزگاری کوردستانە چۆن ئێستا بیر لەوە بکاتەوە کە کوردستان ببێ بە دوو پارچەوە یایەکێتی و گۆڕان ئەو هەموو شەهیدیانەوە هەموو تەسحیان داوە و بەمەرجێکیش ئێمە هەم شەڕی ناوخۆمان کردووە هەم دوو ئیدارەیشمان بینیوە هەمومان لە هەردووکی پەشیمانی چۆن ئەبێ ڕێگە بدەین جارێکی تر ئەو شتە خراپانە دووبارە بێتەوە لە هەرێمی کوردستانە لەبەرەوە من پێم وایە پارتی دیموکراتی کوردستان بەو پەڕی مەسئولیەتەوە دێتە پێشەوە کە لەگەڵ یەکێتی و گۆڕان و هەموو لایەنەکانیش دانیشێ و ئێمە بە حیزبێکی ئەساسی و سەرەکیشی ئەزانین کە بەبێ ئەو ناتوانرێ هەنگاو بنرێ بۆ چارەسەرکردنی کێشەکان بە تەکید ئێمە ئەگەر توانیمان خۆمان ڕێخێن و خۆمان تەنزیم بکەین ئەو وەختە باشتر ئەتوانین کە ئێمە سوپایەکی یەکگرتووی پێشمەرگە بۆ هەرێمی کوردستان دروستکەین ئێستەیش ڕێگریەکی وا نەبوو ڕێگری سیاسی نەبووە لە بەردەمی یەخستەوەی هێزی پێشمەرگە ڕێگرەکان شتەکانمان مەسائلی فەنیە یاخود مەسائلی نەبوونی میزانیە و ئەوانەیە کە ڕێگر بووە لەبەر ئەوە ئێمە کە ئەڵێن هەرێمی کوردستان و یاسا بەرقەرار بێ بە تاکید یەکێک لەوانی کە ئەبێ خازعی یاسا و نیزام بێ هێزە چەکدارەکانە کە ئەبێ بە یاسا و نیزام ڕێکخرێ و تەنزیم کرێ و یەک هێزی پێشمەرگە و یەک سوپای پێشمەرگە لە هەرێمی کوردستان هات ئێشتا زووە مەقسە لەسەر خاڵی ئەرێنی و نەرێنی بکەین یعنی بۆچی چونکە تۆ لە ئەرزی واقع ئەوەی کە دواتر ئەچێتە بواری جێبەجێکردنەوە دەرەنجامەکانی ئەو ڕێکەوتنامە بڕیار لەسەر خاڵی ئیجابی و سلبی ئەو ڕێکەوتنامەیە ئەدا گرنگەوەیە هێشتا ئێمە ئەوەندە بەسەکە قسە لەسەرەوە بکەین کە گرنگەوەی ئەم ڕێکەوتنێکە دەستپێک بکەوێتە دەستپێکێکی باش بۆ جێڕانەوەی تەبایی سیاسی و گفتوگۆی سیاسی ئەمە لە بیریشمان بێتەوەن ئەم ڕێکەوتنەش وەکو لێرە و لەوێ تەمان لە نێوان هەریەک لە بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان باسی دەکەن ئەڵێن ئێمە لەمە دوابین بە هێزی زۆرینە ئێمە ئەو زۆرینەی کە پێشتر بنسبت پارتی دیموکراتی کوردستانەوە قسەمان لێ کردمان وت لە هەرێمی کوردستان هیچ شتێک ببێت تەوافق ناکرێ و ببێ ئەوەی کە سازانێک لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان دروست بە مستەحیلە هێشتاش ئەو حاڵەتەوە خۆیەتی حاڵەتی تەندروست ئەوە ئێمە لە بیرمان بێتەمان لە دەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕانیش پارتی دیموکراتی کوردستانیش هەیە و دوو هێزی تری ئیسلامی کاریگەریشان کە هەریەک لە کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی کوردستانن گرنگەوەیە تەمەەن ئەم هێزانە بەیەکەوە کە لە ڕابردوودا و پێنج هێزە سەرەکی حکوومەتی بن کە فراوانیان پێکێنا ئەوانە نوێنەراتی خەڵکەکەن هیچ هێز و لایەنێکی سیاسی لە هەرێمی کوردستان ناکرێ و نابێ ینی ڕێژەیەکی زۆری دەنگدەرانی هەرێمی کوردستان لە بیرکە تەمەەن لە ئێستادا ئەگەر ینی هەریەکێ لەو هێزانە بەجیاوە بگری سەیرەکەی بە هەریەکە بە پێی حەجمی خۆی نوێنەرایەتێکی بەشێکی گەورەی خەڵکی کوردستانەکەن و دەنگ و متمانێک خەڵکیان لە ئەستۆیە ئەم هێزانە هێزی کاریگەرن و نوێنەرایەتی خەڵکەکەن تەفاهمی ئەو هێزانە لێکتێگەیشتنی ئەو هێزانە و هاودەنگبوون و کۆکبوونیان لەسەر کۆمەڵێ پرسی ئەو پرسانەی کە پێشتر دەمانوتوانی کە هەم ڕەهەندی نیشتیمانیان هەیە پەیوەستن بە گەلی کوردەوە ئەو پرسانەی کە پێویستن بە حکمی یا سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستانەوە تێگەیشتنی هاوبەش و دروستکردنی کۆدەنجی لەسەرەوانە بەڵێ خزمەتی گەورە بە استقراری هەرێمی کوردستانەکە ئارامی هەرێمی کوردستان ئەپارێزێ و تەبایی سیاسی ئەجێڕێتەوە و نێوماڵی کورد ڕێکە خاتەوە و ڕەنگە دەستپێکێکی باشیش بێ ئەگەر ئەمە بگوازرێتەوە بۆ نێو هێز و لایەنە سیاسیەکانی کەش ئەو تەفاهمە بکرێتە ینی لێک تێگەیشتنێکی هاو بەشی فراوان لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان ئەکرێ ئەو کات بەڕاستی بە یەک دەنگ و بە یەک دەست ڕوبەڕووی ئەو قەیرانانە بینەوە کە لە هەرێمی کوردستان هەیە بۆیە بەڕاستی وەکو دەستپێکی شوتم لە سەرەتادا زووە کە
هەڵسەنگاندن تەقیم بوو هەم ڕێکەوتنە ئەو ڕێکەوتنە بکەین و لەسەر خاڵە ئەرێنی و نەرێنیەکانی قسە بکەین بەڵام ئێمە ئومێدمان وایە ئەمە دەستپێکێکی باش بێ بۆ جێڕانەوەی تەبای سیاسی بۆ نێوماڵی کورد لە هەرێمی کوردستاندا و بمان باتە ئەوەی کە وەکوتم لە نێوان ئەو هێزانەی کە لە دەرەوەی ئەم ئیتیفاقیەشن لە بیرمان بێت کە ئەو هێزانش بەشێکی گرنگی وەکو باسم کرد ساحەی سیاسی هەرێمی کوردستان و کاریگەری خۆیان هەیە بەیەکەوە تەمەن هەم لەگەڵ بەغداوە هەم بۆ ناوخۆی هەرێم تێگەیشتنی هاوبەشمان بۆ دروستکراوە هەڵوێستی یەک هەڵوێستیمان لە بەرامبەر پرسە چارە نووسازەکان بۆ بێنێتەکە ئێمە هاوکارین بۆ هەر هەنگاوێک کە بە ئاڕاستەی کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان بێ ئێمە پێشتری شوتومانەوە کۆمەڵی ئیسلامی لەگەڵەوەین پەرلەمانی کوردستان کارا بکرێت و ئەو پەرلەمان ڕۆڵی خۆی ببینەوە پەرلەمان باڵاترین دامەزراوەی شەرعی ئەم وڵاتەیە لە کارخستنی کارێکی ناشەرعیە کارێکی ناتەندروستە کارێکی نایاساییە و خستنەوەگەڕی پەرلەمان خزمەتی گەورە بە دۆخی سیاسی هەرێمی کوردستان و جێڕانەوەی ئیستیقرارەکە ئێمە هاوکارە بین وەکو کۆمەڵی ئیسلامی هەر شتێک ینی خزمەت بە کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان و ئاساییکردنەوەی دۆخی سیاسی هەرێمی کوردستان و یەکدەستی بۆ ڕوبەڕووبوونەوەی قەیرانەکانی هەرێمی کوردستان بە ئێوە کۆمەڵی ئیسلامی هاوکارێکی ئەساسی و گرنگە بین لەڕۆوە خاڵە ئەرێنیەکانی ئەوەن کە گرژەکان لا ببا و یەک ریزی زیاتر دروست بکە و وا بکە کە ئەم لایەنانە هاان با بۆ ئەوەی زیاتر بەرەو یەک ریزی بچن بەرەو ئەوە بچن کوردستان پێکەوە ئەو ناوماڵی خۆمان ڕێ بخەین ئەمما نەرێنەکانی ئەگەر بێتە هۆی خوا نەخواسە ئەم دابەشبوونە ببێتە مای دابەشبوونێکی زیاتری تری هەرێم دابەشبوونی ڕیزبەندیەکی نێوان لایەنە سیاسیەکان دژ بە یەک بوەستن کامە ئینشاءڵڵا ئەگەرێکی دوورەوە ئێمە ناخوازیین ئەوە ببێەوە چاوەڕێش نین ئەوە ببێ بەڵکو چاوەڕێین هەر بە دیوە ئیجابەکەی بکەوێت کە ئەم یەک ریزی و هاوکاری ئەم دوولایەنە بێتە مای یەک ریزی و هاوکاری تەواوی لایەنە کوردستانیەکان و چارەسەرکردنی گرفتەکان لەوە ناچێ ئەمە بەو شێوە بێ واتە ئەگەر بڵێن دابشکردنی سەروەت و دەسەڵات بێ لەم بەشەی هەرێمی کوردستانە ئەوە بەڕاستی دیارە هەڵەیە ئەو دووبارەکردنەوەی ئەو خۆ ئیتفاقی استراتیژی کۆمەڵە ئیجابیاتی بوو کە ئاشوب و ئاڵۆزی لەم هەرێمە دوورخستەوە بەڵام ئەو قوڵکردنەوەی مەدانێکی شڕەخسان بۆ قوڵکردنەوەی گەندەڵی کە ئێستا کەسیان ناتوان چارەسەری بکەن بەهۆی ئەوە بوو کە بێ من ئەوە بکەم تۆش ئەوە بکەیت تۆ ئەوە مەکە منشەوە ناکەم بەم شێوەیە وای لێ هات ئێستا گەندەڵیەکان چارەسەر ناکرێن ئەگەر ئەم ئەزمونە بەم شێوە بێ ئەوە بەڕاستی بە دیوی نەرێنی یاکەوە کە ئێمە وا نازانین وابێ و ئینشاءڵڵا بەو ئاقارە ناڕوات